چی دەربارەی بەکارهێنانی زیاد لە پێویستی شەکر بۆ جەستەی مرۆڤ دەزانیت؟ خانمان دەبێت ڕێژەی شەکر لە جەستەیاندا چەند بێت؟ بۆچی ئاساییە پیاوان بە ڕێژەیەکی زیاتر لە خانمان شەکر بەکاربهێنن؟ شەکر ئەو پێکاتە شیرینەیە کە لە زۆرینەی خواردنەکاندا بە شێوەیەکی سروشتی بوونی هەیە، هاوکات بە شێوەیەکی دەستکرد و پیشەسازیش دروست دەکرێت بۆ شیرینکردنی خواردن و خواردنەوەکان و چەند مەبەستێکی دیکە بەکاردەهێنرێت. شەکر بە شێوەیەکی گشتی بە سەرچاوەیەکی سەرەکی کالۆری وزە دادەنرێت. خواردنی زیاد لە بڕی پێویست زیانی هەیە، بەتایبەت ئەگەر لە جۆری شەکری دەستکرد بێت. ئەگەر باسی جیاوازی شەکری سروشتی و دەستکرد بکەین، ساڵ لە دوای ساڵ زانیاری نوێ لەبارەی زیانەکانی شەکر بەتایبەت شەکری دەستکرد لەلایەن پزیشکانی پسپۆر بڵاو دەکرێنەوە. ئەوەش وا دەکات خەڵک زیاتر لە خواردنی دوور بکەونەوە. شەکری سروشتی بە شێوەیەکی سروشتی لە پێکهاتەی میوە و خۆراکەکان دابوونی هەیە. هەروەها بە شێوازێکی تایبەت دەتوانرێت دەربهێنرێت و لە بری شەکری دەستکرد بەکاربهێنرێت. شەکری میوەکان دەتوانرێت بوترێت تا ڕادەیەک زیانی نییە، چونکە بڕێکی زۆر لە مادە ڕیشاڵی و دیژە ئۆکسیدەکان لە پێکاتەکەی دابوونی هەیە. لە بەرامبەردا شەکری دەستکرد هیچ بەهایەکی خۆراکی نییە و تەنها کالۆرێکی زۆر بەلەش دەبەخشێت، کە ئەوەش زیاتر دەگۆڕێت بۆ چەوری و هۆکارێکی سەرەکی دەبێت بۆ زیادبوونی کێشی لەش. لەباری ئەو بڕە شەکرەی کە ئاساییە کەسێک ڕۆژانە بیخوات، کۆمەڵی دڵی ئەمریکی پێشنیار دەکات وەرگرتنی شەکری دەستکرد سنووردار بکرێت باشترە و بەو جۆرەی سوودی بۆ تەندروستی هەیە. کۆمەڵەکە پێی وایە خانمان دەتوانن لە ڕۆژێکدا 6 کەوچکی بچووک شەکر بخۆن، بە جۆرەی لە ڕۆژەکەدا 25 گرام زیاتر نەبێت. ئەو بڕەکەمەش 100 کالۆری پێدەدات، بەڵام بۆ پیاوان ڕێژەکە کەمێک زیاترە و دەتوانن 9 کەوچکی بچووک بەکاربهێنن کە دەکاتە 36 گرام و لە 150 کالۆری پێک دێت. بەرپرسانی تەندروستی لە بەریتانیا دەڵێن منداڵێکی تەمەن 5 ساڵی ئەم سەردەما ساڵانە هێندەی کێشی خۆی شەکر دەخوات. بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی زۆر خواردنی شەکری دەستکرد، حکومەتی بەریتانیا سەرقاڵی ئامادەکردنی پلانێکی استراتیژیە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەڵەوی منداڵان و دوور نییە زیادکردنی باج لەسەر بەرهەمە شەکریەکان بەشێک بێ لەو پلانە. دامەزراوەی تەندروستی گشتی بەریتانیا کە ئێستا کەمپینێک بەڕێوە دەبات بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی سەبارەت بە زیاد بەکارهێنانی شەکر لەلایەن مناڵانەوە، دەڵێت کۆی هەموو ئەو شەکرێ منداڵێکی تەمەن 5 ساڵ بەکاری دەهێنێت نابێت لە 5 کیلۆ شەکر زیاتر بێت، کەچی منداڵانی ئێستا ڕۆژانە 3 ئەوەندەی ئەوە دەخۆن. دوای لێکدانەوەی ئەو خواردن و خواردنەوە شیرینانەیە منداڵێکی ئاسایی ئەم سەردەمە دەیخوات. پسپۆڕان بۆیان دەرکەوتووە هەریەکەیان ساڵانە هێندەی 5500 کڵۆ شەکر دەخوات، ئەوەش یەکسانە بە کێشی منداڵێکی تەمەن 5 ساڵان. پسپۆڕێکی بواری خۆراک باز لە 5 جێگرەوەی سروشتی شەکری کردووە کە دەتوانرێت پشتیان پێ ببەسترێت لە بری بەکارهێنانی شەکری سپی یاخود شەکری دەستکرد. هەنگوین ماوەی 3000 ساڵە هەنگوین بە ئاڵتونێکی شل ناو دەبرێت، ئەوەش بەهۆی سوودە تەندروستیە زۆرەکانی و بەکارهێنانە جیاوازەکانی. توێژینەوەکان سەلماندویانە. هەنگوین کاریگەریەکی زۆری هەیە بۆ چاکبوونەوە لە نەخۆشی و تایبەتمەندی دژە بەکتریای تێدایە. هەروەها سەرچاوەیەکی سەرەکی کالیسیۆم و ئاسن و پۆتاسیۆم و مەنگنسیۆمە. شەکری زەرد شەکرێکی بۆر و زبری هیندیە، یەکێک بووە لە سەرچاوە سروشتیەکانی شەکر لە کۆنەوە لە ئاسیا و ئەفریقا و لە قامیشی شەکر دەرهێنراوە. ئەوەش دوای ئەوەی قامیشەکە کوڵێنراوە و دواتر پاڵەورا و کراوە بە قاڵب و لە پاڵ شیرینیدا فرۆشراوە. شەکری زەرد سوودی بۆ کردداری هەرس و چالاکبوونی ئەنزیمەکان و جوڵەی ڕیخۆڵەکان و بەرگری لەش هەیە. هەروەها سوودی زۆرە بۆ پاکردنەوەی جگەر لە مادە ژەهراویەکان. گیراوی قەند گیراوێکی شیرینە لە داری قەیقاب دەردەهێنرێت، دەوڵەمەندە بە مەنگەنیز و زینک، هەروەها سەرچاوەیەکی سەرەکی دژە ئۆکسید و وزەبەخشێکی بەهێزە بۆ لەشی مرۆڤ. شەکری خورما سوودێکی زۆری هەیە لە ڕێی وشکردنەوەی خورما و دواتر هاڕینی دەست دەخرێت. ئەوە ژوزەیەکی زۆر دەبەخشێت، سەرچاوەیەکی سەرەکی پرۆتین و ئاسن و مس و زینگ و مەنگەنیزە. ستیڤیا گەڵای ڕووەکی ستیڤیا بۆ دروستکردنی مادەیەکی شیرین بەکاردەهێنرێت، ئەوەش دوای وشکردنەوە و هاڕینی کە لە زۆربەی وڵاتانی ئاسیا باوە و دەتوانرێت بۆ شیرینکردنی چاو خواردنەوە گەرمەکان بەکاربهێنرێت. سوودەکەشی لە کەمی کالۆریەکەی و بەرز نەکردنەوەی ڕێژەی شەکری خوێندا خۆی دەبینێتەوە.